27 ساڵ لەمەوبەر دوای ڕاپەڕینی هەریەک لە شاری ڕانیە و ناحەی بازیان و تاسڵوجە و شاری سلەیمانی، پێشمەرگە و هاوڵاتیانی سنووری قەزای دوکان ئەوانیش ڕاپەڕینیان دژی ڕژێمی بەعس ئەنجامدا. سەرەتای ڕاپەڕینەکەی قەزای دوکان لە ناحەی پیرەمەگرونەوە دەستی پێکرد. پێشمەرگەکانی کوردستان و هاوڵاتیانی سنوورەکە دەستیان کرد بەسەر سەرجەمدام و دەستگاکانی سوپای ڕژێمی بەعس و ناحیەکەیان پاک کردەوە لەو ڕژێمە. پاشان قەزای دوکانیش بە هاوکاری دانیشتوانی ئەو قەزایە ئازاد کرا. بەردەوامی زوڵم و زۆرداری و کیمیایی بارانکردن و ئەنفالکردنی هاوڵاتیانی دۆڵی جافایەتی قەزای دوکان و ڕاگواستنی گەلی کورد لەلایەن ڕژێمی بەعسەوە کە بەرامبەر هاوڵاتیانی کورد دەیکرد، بووە هۆی ئەوەی هاوڵاتیانی کورد چیتر بەرگەی ئەو زوڵم و زۆرداریە نەگرن و ڕاپەڕین لە 5 ئاداردا لە شاری ڕانیەوە دەست پێ بکەن و لە 21 ئاداردا بە ئازادکردنی شاری کەرکووک تەواوی کوردستان لە دەستی ئەو ڕژێمە زۆردارە پاک بکەنەوە و تاجی سەرکەوتن تۆمار بکەن.